وەختتان وخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەو شەو ئێمە گەرەکمانە دیبەیتێکمان هەبێ سەبارەت بە ڕۆژە دوویە شانۆیە کنگرەیە کەزاییە کوڕەکان تاڵەبانی لە دزینە مێژوویە جەریانێک بەناوە یەکێتیە نیشتمانی. ئەم دیبەیتە ئەمشەوە هەم بە کەڵکە ئاحادە خەڵکە ئەم سەرزەمینە ئەخوات، هەم بە کەڵکە خەڵکە بە ئەستڵاح لە ژێرە نەمایشە زۆنە سەوز، هەم بکەران کایەکەران و ئەوانەی کە تلتەیە دەهەگەل ڕابردووە لە ناو جەریاناتە بە ئەستڵاح کوردیە مەوجود بوون. بۆیە توانێت جەمبەیەکی ئاموزشیشی بوێت بۆ ئاغای باڤڵە تاڵەبانی و ئاغای قوبادە جەلال حەسامەددین. چون ئەوزاعێکە مەوجود بووگە لە پشتە دەرە بەستەوە ئەچێت، من گزارشێک بدەم لە دەستپێکە کنگرە و شانۆیە کەزاییە کنگرە. لە دەبێتە پێشووتر ئاماژەم کردبەوەی کە ئەگەر تۆ حزبێکی تودەیی بیت، مەسئلەیە کنگرە مەسئلەیە بەڕۆژکردن لە ئێرتباتا بوون و ئینعکاسدانە نەزەراتە خەڵکە لە ناوە حزب. بۆیە ئەحیانەن دەوڵەتە عێراقی یاسادا ئەنێت کە هەر حزبێک کە لە ئینتخاباتە عێراقا شرکت ئەکات دەبێت هەر 4 ساڵ دەفعەیە کنگرە بکرێت. مەزیەتە ئەمەسە کە حزبێک ئیدعا ئەکات نوێنەرایەتیە بەشێک لە جامعە ئەگرێتە ئەستۆ، بتوانێ واقعەن ئاگاه بێت و ئشرافی بوێت لە بەشداریکردنە مردمان و نەزەراتە خەڵک لە چوارچێوەیە حیزبەکەیانە. خب شانۆی کنگرەیە کوڕەکانە تاڵەبانی لە حەککردنە مێژوویە یەکێتیەک ئەداتە دەرۆ بەیانی فاقد مێژوو، یعنی مێژووی نییە، کەسێ وەبیری نایێتۆ. کوڕەکانە تاڵەبانی لەسەر شرایطە تەسبیت بووگە لە ناوە قانونە ئەساسیە عێراق نیمچە فەدراڵە و لەسەر زەدووبەندە فەسادێکا کە لە ناوە کانونە ئەم دەوڵەتە مەوجودە فکرەکەن بە دەعوەتکردنە حەیدەرە عیبادی و قەیسە خەزعەلی و بە دەعوەتکردنە لە نێچیروانە بارزانی ئێرادەی مردمە ئێمە ئەچەمێننۆ کە گوویا ئێمە لە ئیجماع مؤسساتی نەهادیە مؤامرە ئەکەین بەرامبەر بە ئێرادەیە خەڵک. با ئێمە بزانین چەندێک لەم نیەتانە سەرکەوتوو ئەبن. ئاغای باڤڵە تاڵەبانی لە دەستپێکە شانۆی کنگرە بە سخنڕانیەکی زەعیف وەکو هەمیشە و بە نەمایشێک لە کەلەماتە کلیشەیی تکراریە ناو فەزای سیاسی ئیقلیمە کوردستان ئشارەی بە مەسئلەیە کرد هەمیشە ئەو بۆشاییە دەرونیە خۆیە دەرەخە. بزانن یەکێک لە گەورەترین ڕێگای زەربەلێدانە لە دوژمن ناسینە دوژمنە. بۆیە بەشەر هەر لە ئیبتیدای تاریخ و ئەمە ئەزانێت، بۆیە دەستگاهە سیخوڕی دروست کردگە تا دەستگاهە سیخوڕی بتوانێت معلومات و دەیتا بێریت و لە تەرەفە مقابڵ. ئەمە لەگەڵ دەستگاهە سیخوڕی یەک مشکڵە گەورەی هەست. جەواسیس و سیخوڕەکان عەواتف و نەزەراتە خۆیان سمت و سو باڵە خۆیان دخاڵەت ئەدەن لە گزارشێکا کە ئەیدەن. هەمان کات کابرای جاسووس ناتوانێت
نقاه لحظات وإحساسات الطرف المقابل انتقال بدات. أما العصر 4G و 5G وعصر الرسانة إيمة تصاوير ديگران أبينين أي بافل طالباني با من تحليلك روانشناسي بر أساس الرفتار كان أخوات بكم أي بافل طالباني جنابد لو كنگروت تا 5 دقيقة تر من اندام بسيطة يكيتيم نيچيروان بارزاني کردی بە شۆخی وتی ئیستە 5 دقیقەکە تێپەڕی ئیستە تۆ سەرۆکی یا ئەندام بەسیتی ئەو شۆخیەی نەچیروان بارزانی فرەکاری تێت کرد بە پێچەوانی تەواو نورمەکانە دنیا بە پێچەوانەی ئەوەی کە تۆ کوڕێکی لە خیابانەکانە بریتانیا گەورە بووی تۆ دەست بەجێ چەنان هەوڵ بووی کە تەحملت نەکرد بگاتە ئێوارە بێ منافسە بێ ئەرائەدانە هیچ تەرحێک بێ نیشاندانە هیچ لیاقەتی لە خوات بێ منافسە خۆتت کرد بە سەرۆکە کۆنگرەیەک کەزایت ئەمە نیشان ئەدات لە دەروون داڕمیاگ باوەڕ نەبووگە بەخۆ و قودرەتت چۆن ئەمە دروستە با من بدەمەوە قەدە 8 تەمووز بدوەمە سەرم ماجەرای لاهور شێخ جەنگی ئاغای پاڤڵ تاڵەبانی تۆ لە شەقامەکانە بریتانیا وەختت نەوگە ئەمانتە فێرکەن باوکیشە فێرتی نەکردگە بابزانی بەشەر لە سەراتاکانە ژیانی لەم گۆی زەمینە لەگەڵ حەیوان گەلێکا ڕوبەڕوو بوو کە پێستیان و چەرمیان ئەستور بوو چنگیان بوو بە یەک چنگیان بەشەرێکیان ئەخست بەشەر گیانە حیزێکی بوو لە بەرامبەر حەیواناتە حەیوانات تاقەتە گەورەیەکیان بوو دێر نەخۆشەکەوتن دانە تێژێکیان بوو بەشەر بەڕاحەتی لەلایەنە حەیواناتەوە خوریە ناگەهان بەشەر کەشفی کرد کە بە شێوەی گروپی ئەتوانێت باشتر بمێنێتەوە بۆیە یەکەم عەشیرە و یەکەم قەبیلەیە ئینسانەکان دروست بوو هەر ئەم تاکتیکە هاوریا ناوە ئەرتەش هاوریا ناوە هێزە نظامی تا بە ئیمڕۆیش بەردەوامە ئاغای پاڤڵە تاڵەبانی ئینسانەکان لە دەورانە مۆدێرنا و لە دەورانە ئیمڕۆژینە کە بە شێوەی ملیۆنی لە ناو شارەکانە ژیانەکەن ئەگەر چی ترسیان لە حەیواناتە وەحشی نەماگە ئەگەر چی بەرەبەرە ئیتحاد گروپیان لە دەستداگە بەڵام هەمان ترسە لە تەنیایی تێتە سوراغیان بۆیە تۆ لە دنیای ئەمڕۆ لە ژیانە مترۆپۆڵەتەنێ وەکو لەندەنە وەکو پاریسا وەکو تارانە وەکو بەغا ئینسانەکان ئەوێنی کە خۆیان ئەوەسنەوە بە لەهلەگەرە جۆرا و جۆر ئەگەر ئێڵ و عەشیرە نەماگە خۆی ئەخاتە ناوە عەرفانە سوورپێستی خۆی ئەخاتە ناوە عەرفانە نەقشبەندی خۆی ئەخاتە ناوە عەرفانە دەراویشە گونابادی خۆی ملحەق ئەکات بە گروپ و دەستە بەناوە گەی و هۆمۆسێکشوال و لزبیەن خۆی مەنسوب ئەکات بە ژینگە پارێز تا هۆڤیەتێکی گروهی بگرێت ئەزانی تۆ ڕەفتارێکت کرد بە پێچەوانەی تاریخ ئەو ڕەفتارە چ بوو؟ ئینسانەکان لە فەزای سیاسیە بەجێ ئەوەی کە لەسەر ئستعداد خۆیان حەساوکەن لەسەر ئێرتباتاتیان پەیوەندیەکانیان حەساوەکەن بۆیە هیچ کام لەوانەی کەوانە ناو فەزای سیاسیە مەعموولەن لە ئستعدادەکانە خۆی استفادە ناکات بزان مثال بەمە خزمەتت ئێوە بە عنوانە حکوومەتە هەرێم تەمامە ئیدعایەکە لە پشت تەلەڤیزیۆن ئەکەن ئەمەسە کە ئەمریکا وا لە پشتمان
ئێوە نایژن ئێمە لەشکرێکی جەڕارمان هەز، ڕۆڵەی قارەمانمان هەز، 50 ملیۆن کورد و ئەهرممان هەز، خاکمان هەز، وەها پێشکەوتووین. وا نایژن. ئێوە ئێژن ئەمریکا هاوپەیمانمانە، ئێران هاوپەیمانمانە، ڕەوابەتی باشمان لەگەڵ دەر و هاوسیەکانمانە هەز. ئالەگرا ئێوە بە عنوانە پارتی یەکێتی یەکگرتوو، بە عنوانە کۆمەڵ هیچ ئستعدادێکی و هیچ تواناییەکی فەردی حیزبی کوردیتان نییە. بۆیە وەختی ماجەراکەی تاڵەبان و ئەشرەف غەنی ڕوویدا زیقتان کرد، خراو زیقتان کرد، و دائیمەنیش لە چەپەڵەمەتانە کە ئەمریکا پشتتان تێنەکات، ئێران لێتان تووڕە نەبێت. بدوەمەوە سەر ماجەراوی 8 تەمووز، بیدەمەوە سەر ئەمریکا و ئینسانە ترسە زاوەڕێکی و هیچ قودرەتێکە نییە. ئەزانی لە 8 تەمووزا چه ئەتفاقی کەوت؟ تۆ معمولاً ئەقڵ سیاسی ئێژێت ئەگەر گەرەک دوایە لاهورە شێخ جەنگیلا بووەی، ئەبوایە ارتباطات لاهورە شێخ جەنگیلا بووەی. یعنی چی؟ یعنی فەرمەندەهانە نظامیە کە وابەستن بە لاهورە شێخ جەنگی، یعنی لاهورە شێخ جەنگی قودرەتی لەوان ئەگرێت، یعنی معتەمدینێ کە ئەبێتە پێگاوی مەردمیە لاهورە شێخ جەنگی. ولی ئەزانی تۆ چیت کرد؟ تو ارتباطات لاهورت قەت نەکرد، تو خود لاهورت قەت کرد. لەگرا نیشانیدا یەکێتی و تەمامە کەسانێکەوانە ناوە یەکێتیە هیچ قودرەتێکیان نییە تا داوێتیان بە یەکێک. خود یەکێتی هیچ قودرەتێکی نییە بێجگە لە تەئیدیە حکوومەتە مەرکەزیە عێراق و مەشروعیەتە لیستە انتخاباتیەک کە لە ناو دەوڵەتە عێراقی هەسی. تو بە ئاسانی لاهورە شێخ جەنگیت لە پشتە تۆحمەتێکا بە ناوی ژەهر خواردکردن هاوردە خوارۆ یەک نەفەر زاتی نەبوو هەڵوێست بگرێ. تۆ لە هیچ نەترسیایی. ورد و دەرسی کەسانێک کە تا دیۆکە ئیدعایانە کرد پێشمەرگەی قارەمان بوون، مثال بێرم لەمانەی کە من ئەیان ناسم. مەسەڵەن مەحموو سەنگاوی ئیدعایانە کرد 5,000 نەفەر نیروی مەسەلحی هەست. سابت بوو مەحموو سەنگاوی ئەگەر یەک زمانی پێشمەرگەی شاخ بووگە، یەک زمانی کەوت کەسە ناوە بۆسە، یەک زمانی 2 نەفەر بووگن و کلاشینکۆفێک و 4 مەخزەن، وەختێک گەمارۆ دریاگن بە 500 نەفەر نیروی مسلح لە تەمام ئستعدادەکانە خۆیان لە شەڕ استفادەیان کردگە تا بتوانێت گیانی حیفزکە. ئەمما مەحموو سەنگاوی لە پێگەی ڕەوابەتە سیاسیە دارای هیچ استعداد و قدرتێک نەبوو. تۆ بەڕاحەتی وەختی لاهور هەڵکەند ما بەقیە وەکو مەڕ لە سەفە سەڵاخانە ویسیان بزانن کەینەوە بەتە ئەوانە. ئەمە چه پەیامێک ئەگەینی کاک بافڵ؟ ئەمە ئەو پەیامە ئەگەینی لە ناو یەکێتیە نیشتمانی کوردستانە عێراقا یەک فەردە حەقیقی کە خاوەنە قودرەت بێت کە 2 نەفەر گیانفدا لەلایەوێ کە هێز با بە خەڵکی مەوجود نییە، من جملە خۆت. یعنی چی؟ یعنی ئاغای پافڵە تاڵەبانی مهرەکەی یەکێتی وا انتخابات عێراق مەشروعی ئەکات تەنیا قودرەتە تۆس. تۆ نە خەڵکە لەگەڵە، نە ئیدەیە ئینقلابیت، نە 2 گیانفدا دواوەلاوە. با پێت بێژم هێزە پێشمەرگەی یەکێتی عەمەلەن مەعاش لە وزارەتە پێشمەرگەی حکوومەتە هەرێم کە عەمەلەن لە عێراق تەئی دەکرێت حقوقە برێت. نیروی مەبدەئیە تۆ نییە، تۆ شەڕکەرە چریکی و تەعقیبکردنە، هیچ مەسئلەیەکی کورد نییەی. ئەمانە مەعاشخۆرن و تۆ بچووکت کردن هیچ پێگەی حیزبیەکیان نییە، یەکێتی هیچ ئارمان و مەبدەئێکی نییە تا ئەمانە تەعقیبیکەن. ئەمەلەن مەعاشخۆری وەزارەتی پێشمەرگەن، تۆ ئەمە ئەزانیت. تەمامە حەڕەم و بەڕەمە تۆ هێزە تۆقێنەرە تۆ ناوێت و 3,000 نەفەر تۆی تۆ دژە تێرۆر و هێزە کۆماندۆ ئاسایش. لەم 3,000 نەفەرە تۆ
50 نەفەر نیروی وەفادار نییە خۆتیش ئەزانیت. ئەها لاهورت 8 تەمووز لابرد 1 نەفەر ئیجادە مشکڵی بۆ تۆ نەکرد. دەرسوورەتی کە تۆ مەشایە ئەوڵ دەفعە ئەگەر ئەمانە حامی حاجی غالی لاوردایە، مەحموود سەنگاوی و لاوردایە، عەدنانی حەمەیمینا لاوردایە، کێ لاوردایە تا ئەگەی بە لاهور بەخەسیایە و خۆی بڕوایە. لە کاتێکە تۆ یەکسەرە نەویت لە بنەمە لە لاهور لاورد بەقیە سکووتیان کرد. و ئەمما لە نەمایشە کۆنگرەیە کەزاییتە گەرەک تەبووی تۆ ساحێوە مۆرەکە و خۆتیش ئەزانی فەقەت مۆرەکەس کە ئەرزشی هەست ئەویش لە دەوڵەتە عێراق. تۆ لە گلا 3-4 شتت مەدە نەزەر نەگرتگە. 1 ئیرادەی مردم، 2 ئەو هێزەی وا تۆ ناڕازی ئەکەیت و بووگە سۆمشەخۆر و ئەزانیتە خەسیاگە. ئەزانی هێزە پێشمەرگەیە تۆ بۆ دەنگ ناکا دەلیلی هەست. دەلیلی ئەوەسە هێزە پێشمەرگەیە تۆ قیادەی سیاسی نییە. قیادەی سیاسیە کە مەسئولیەتە تەقاندنە فیشەکەکە و ناوپای تۆ بگرێتە ئەستۆ. ئەنا مطمئن و تەمامە ئەوانەی کە پێشمەرگەی بەناو یەکێتی بووگن و تۆ دەرەکردگن و تۆ مەجالە گەورەبوون و لیان سندگە، ئەمانە ئیتر نەسەرکردایەتی بووگن، یعنی نە مەحموود سەنگاوی و حەمەی حاجی مەحموود ئەمانە هیچ کام لەمانە نەوگن. ئەمانە فەرماندەهانە لایق مەیدانی بووگن کە شەڕیشیان کردگە. ئەمانە کەسە نظامین ڕەهبەر سیاسیان گەرەکە. ئەمانە ئامادەن دەست بنێنە پەلە پیتکە بیتەقێنن. ئەمما یەکێکیان گەرەکە بە عینوانە فەردێک ڕوو بە مەردەمە کوردەوار، ڕوو بە خەڵکە سلێمانی مەسئولیەتە چەکاندنە ئەو فیشەکە بگرێتە ئەستۆ. تۆ حەساوت بۆ من نەکردگە. تۆ حەساوت لەسەر دەوروبەریەکانە خۆت کردگە. بۆیە چون تۆ ئەتزانی یەکێتی فەقەت مۆرەکەس 2 ساعت تحملت نەکرد ئەو مۆرە معەلەق وێ لە ئاسمانگە، فەورەن بە پێچەوانەی تەواو دنیا تۆ ئەم حرەکەتە کە کرد سەدام حوسێنیش نەیکردگە ماڵ تەواوی. یەک منافسەکەرە نەبوو. ئەوانەی ئەحزابە چەپەڵە کۆمەڵە و دموکرات و ئەوانە چەرێ چەپەڵن، باوەڕکە لە کۆنگرەم نەمایشە ناکەن کە تۆ کردە. حداقل 4 نەفەر 5 نەفەر خۆی کاندید ئەکات. لەناوە حیزب جمهوری ئیسلامیشە وەختە خۆی وانەوگە. بابە سەدام حوسێن وەختی انتخاباتی دائەنیا ڕەقیبێکیشی بۆ خۆی دائەنیا. دروسە 99.99 هاتە دەرەوە، ولی حداقل یەکێکی کەزایی دائەنیا تۆ لە ویشە ترسیایت. ئایە پاڤڵ تۆ خۆی تو گوێکانت باوەڕکە. بابزانی ئەم کۆنگرەیە تۆ کە تاریخ گەرەکتە بدزی و ئەو مەردەمە سکووتیان کردگە بەناوە پێشمەرگە بە نەمایشە ژنم مامەڕیشە ناتوانی بیوەیتە بەرەوە. بەدانە پۆستە بە کۆسرەت ڕەسوڵ و شێخ جەعفەر ئیستیسناکردن و قوبادە براد ئیستیسناکردن نایوەیتە بەرەوە. ئەزانی نەبوونە شەرعیە چێ تۆ فکرەکەی ئێمە خەڵکە سلێمانیت بەرەو ڕوو هان ئەدەین قیام کە نە. خەڵکە سلێمانی ئمڕۆ قسانی منە ئەشنەفێت ئێژە ڕەحمت لە دایک و باوکت قاعدە سیاسی. وەختێ من لە دەباشان ئەم لە تۆ و تۆ دەرەچیت 1 نەفەر وەفریا ناکەوێ. متوەجێ بووی؟ بابزانی من تۆم خاص خوێنگەسۆ. کاک باڤڵ وە بیرە بێرم و تۆ چنێ زایفی. کاک باڤڵ لە بیرە تێ تۆ بە زوانە ئینگلیسی ئیعلامە سەرسپوردەگیت بە مەلەکەی بریتانیا ئەکرد. وا لە بیرتا لە عید میلادی مەلەکەی بریتانیا وەکو ئەنتەر هەڵ ئەخستەوە. کاک باڤڵ تۆ لە بریتانیا گەورە بووگی لە مەدرسەی دەوڵەتیە. دانەیەک لەگەڵت تەبەقەی ڕافە بریتانیا بەلات و مەجستی و هەرمەجستی فرە گەورە بوو، نەدەتوانی خۆ گەورە بوێنی. گەرەکت بووی جۆری خۆت دەرخەی. تەمام وجودە تۆ پڕە لە باگ خەلەئی واتیە.
کاک باڤڵ لە نەمایشات وەزنە هەڵگرتن و شنۆچوونت تا جلە عەسکەریە کە ئەیکەیتە برت تا نەمایشا و شەوە تەلەڤیزیۆنیە کە بەرقەراریەکەی عاشقتانم و بۆتان ئەمرم تۆ سایی جەلال تاڵەبانی بەسەرتا فرە سەنگینە بەسەرتا لا ناچێ تۆ نە ئەستعدادە هەست باوکیشت هیچ مەتنێکی نەبوو ئەزانی بۆ باوکت ناوی پەیا کرد باوکت دەوڵەتە عێراقی ناوی پێدا بزانە لای ئێمە کەسێک بوو بە ناوی کاک ئەحمەی مفتیزا کاک ئەحمەی مفتیزا ناگەهان بوو بە قودرت لە ساڵە 57 لە پارەدایم شیفتە 57 ئەزانی بۆ بڕۆ داستانێک کە فوادە ڕۆحانی و سعدی قوڕیشی لە یارانە مەکتەبە قورئان بۆ تعریفەکەنەوە بۆ تعریفکەن تا 22 بەهمەنە 57 تا بەر لە بەهمەنە 57 و ئیعلامە بێتەرەفیە ئەرتش ئەحمەی مفتیزا 30 نەفەر شاگردی نەوگە 30 نەفەر ئەزانی بۆ ئەحمەی مفتیزا تەقیوە لەبەر ئەوەی خومینی نامەی بۆ نووسا وتی بەرادەرم مجاهد ئاغای ئەحمەد مفتیزادە خەڵک فکریان کرد خومینی ئەمی کردگە سەنوێنەرە خۆی هاتۆ وتی خودموختاری کوردستان وارە گیرفەرما ئەزانی بۆ جەلال تاڵەبانی باوکە ناوی دەراورد دەوڵەتە بەعەسی عێراق باوکتی مەشهور کرد لەگەڵ ئیبراهیم ئەحمەد باواتە بانی کردن مفاوزاتی تەکاکردن وەگەرنە باوکت ئەستعدادی بوو نەچوار کتێبی نووسا و نەتەئۆلیسیەن بوو نەمەتنە کوردایەتی پێ بوو باوکت فەقەت ناوێکیان بۆ پەیا کرد کە دەستگاگە لە جاسووسیە منتەقە هاوکاری بکا بتوانێ حیزبێ دروستکە تاگراگرتە سایەی باوکە تۆ وەسەرە تۆ فرە سەنگینە تۆ گەرەکتە ئەم میراسە لە باوکت بووی بەڵام بیتە بەر باوکت ناتوانیت نە تەحملە باوکت هەست نە شناختە باوکتت هەست لە جامعە نە موقعیەتە دەورانە باوکتە نە ئەو شەخسیەت و گەورەیتە هەست بەلاخەرە باوکت فێر بوو ئەگەر ملیۆنی دۆلار دەستی ئەگرێت 950 بات و خەڵکی 50 بدزێ چون تەمامە قودرەتێک ئەو 1 ملیۆنەی بۆ تێرێ ئەو خەڵکەسە وەلی تۆ ئمڕۆ 1 ملیۆن و 500 لە خەڵکی ئەوەی چون فرە چنووکیت فرە گەرەکتە نیشان بەی عەدەدێکیت بۆیە فکرەکەی فێشی تەمامە ئەبزارەکان و قودرت لە لای خۆتاوێ مۆرەکە لە گیرفان تاوێ پوڵەکە لە لای تواوێ ئەمانە ئیشی گشتی لەلا تاوێ تا تو شەو خەو پیا بکەوێ وەگەرنە خەو پیا ناکەوێ متوەجه بووین و ئەمما ئەوانەی لە بەرامبەر تواوێ سیاگن هەروە کە نەقڵم بۆت کرد ئەوانە ئستعدادیان لە خۆیان کوشتگە بە ئرتباطات سیاسی خۆیان بەست بووە محمود سنگاوی لەگەڵ شێخ جەعفەر ڕەفیقە شێخ جەعفەر لەگەڵ سعدی ئەحمەد پیرە ڕەفیقە سەعید ئەحمەد پیرە نە سعدی ئەحمەد پیرە نە شێخ جەعفەر نە مسەفا چاوڕەش نە هیچ کام لەمانە قودرەت نییەن حتا نفوزیشیان لە ناو مەردمەکەی خۆیانە نییە حتا کوڕەکانیان حازر نیەن لە سەریانە گیان فدایی بکەن ئەزانی بوو ستالین کۆمەڵە ڕەفیق حیزبی بوو کە ئەمانە قەبلن بە یەک و ئینقلابی و بولشویک بوون شەڕیانە کرد لەگەڵ تزار ڕووسیە بعد ئەمانە بوون و ڕەهبەران حیزب کۆمونیست بوون ساحێوان ڕووسیە ستالین دانەدانەی گرتن بدنیە دادگاهە خەڵقی و محاکمەی کردن و تەمامیەتە ئەمانە خۆیان ئاعترافیان کرد کە خائن بە ملت و ئینقلابن و حەقیان ئێدامە بۆ کەسێک بەناوە ئارتور کەسلەر بووە سوعال ئەرێ کابرا پۆلخانۆف بوو بە خۆی ێژێ خائین ئەزانی بە چه جواوێگەی بەو جواوە کە پۆلخانۆف تا دوێکە کە ئینقلابی بوو لە پێگەی مەردما بوو بە حەقی خۆی ئەزانی حاکمیەت بێرێتە خوارەوە بەڵام ئیمڕۆ کە ئستالین محاکمەی ئەکا کۆمیتە مەرکەزی و جوزئە سەرکردایەتی حیزب کۆمونیستە ڕووسیەس شەورویە بووگە بە حاکم لە جێگەی حاکم و مردم و محکوم ئەوێنێت ڕەفتاری یاخیگەری بەرامبەر بە حکوومەت محکوم ئەوێنێت ئەخلاقی گۆڕیاگە لە ئەخلاق مردم بووگەس و ئەخلاقە حاکم
وبأخلاق حاكم محاكمة كريابة محمو سناوي بويا من هالمثالي تيرمو محمو سناوي كجافة جاف نماقة محمو سناوي قد يك زماني شركر بوغا لكجا دميك استعداد كاني شركريكي ارتباطاتي كتكمل دمائي قد دميك تعليقي كردقا دميك فكرك والا بيجي حاكمة دميك لسر ارتباطات السياسي وبيجو مقامو خلبي ما ساوي بوبكاتو اويش قونا ربرقباتو بس فرشق المزو برواد خوي درخابوية يك نفديني لقلا بوي الاستعداد كان يستفاد ناكا لم وسط فقد يك نفر اويش بالتأسية بقسكانة بيشوتري تيا هنوز لاستعداد خوي كالكو رقلي أو كسا أغي ملا بختيار لبر بيروري ملا بختيار ميجويكي رو كرد لسر كرداويتي جنايت كاريكيتي ملا بختيار تاريخ حلب جرو أكا ملا بختيار تيت لدو قرتويدو أوا باس جريان كوملا أكا وكوملية كموجود بو ويكيتيه كنبو باس الرحبرية ميدانية أكاك أو بو سالار عزيز بو واعي وإمرو لسليمانيا بار هاي بار حملتان بيكر دقا أما أنا الرحبران ميداني بون وهيز بون وإيوا حج هيزين بون وإيوا حر نبون لقرا تو أويني تنيا كسيك لسر استعداد خوي توزي الاستعداد خوي استفادة كاملا بختيار حج كامي تبيانية لاهور الشيخ جنگي أجر تو براحتي لهشتي تموزان لاد بردي يك نفر ورتيلي ونهات وحج ارتباطاتك وصلنا بو بلكو خويها مشتبو امرويش خلق أروال لأو أهاليت كاك لاهور أو شخصية بتوية نية تو بخات نايخات ناتوانيت أما يكار قولي بيت كردقا لاهور وأمثال لاهور كان وأواني كتو درد كردن مشروعيته يكتيبوني أن لتو صندقه وتو يكتيني تو ادعاء كومالي مؤسسات وساختمان وبور وأمان تبدسو قرتقا بانك أكي قلكوما كي لخلقي بيجي قيسة العد خزعليش بو موريكا حيدر عباديش بو موريكا نتشيروانا بارزانيش بو موريكا نتشيروانا بارزاني خوي وارد بازيك ناكاد لمزيات المتنفر بيت لن منزل خلقيوه خلق سليماني بتنفر زياتر وسيريكا نتشيروان بارزاني اشي او نمايش بكا بيت لبي بويسيد اتفاقا نتشيروان بارزاني خريكة تو اهنيري برو سلاخانه ونابوداكا چون نتشيروان بارزاني حج وقت لبرانبر ايديكا كخويان بيكيتي ازهنو تو دركردگن ناوي سيت تو تأيد كابروا بقش اوانا چون کینەی ئەوان لە خۆی ناگرێت ئەم کینە ناکوژێتەوە نێچیروان بارزانی ئەزانێت تۆ حیچ پەتێ ناوەڕیت و ئەو دخاڵەت ناکات ئەگەر سوحاتۆ لە دەباشانە بگرن حیچ دخاڵەتی ناکات ئەو کارە خۆی وەکو ڕئیس حکوومەت کردگە هاتکە نەمایشات و تەشریفاتە خۆی بردگە سەبەرەوە تۆ ناتوانین لەسەر ئەوان حساوکەی بە هیچ شێوەیەک وأما أغاي بافل طالباني هلوا كبيت مود تو شخصيتي كي بتونيت إشرافة تسبويك يكيتي حيشيك نية أم يكيتي بأي وقي إشرافة فساد أولنية كأمثال أغاي محمود سناوي بوريان بردقا هو فساد نية فساد أو سم محمود سناوي أحيانا لبلنيكي سر بردكان تبديل بوغ ببشيلي مال أو فساده أو برواد زي نرميو كردو امرو براحتي تو أتواني جتيان بدوشيت لم وسط ايديك لو يكيتيبتو نادو شريت أوانا كين أوانا دو تيفن يك أواني كم مبدئي وشبوغن
بە تۆ نالۆژرێن. ئەوە یەک. دوو، هەرچی فەرماندەی نظامی هێزە پێشمەرگەت بوو گەوا تڕۆت کردگەن و بە مهم و نەزانیگەن بە شوێن قیادەی سیاسیە جەسوورە ئەگەڕێن تا بێنە سەرە تۆ و تێنە سەرە. نایەڵن یەکێتی حەپەلوشکەی بێژی مۆهرە. ئەوان ئمڕۆ یەکێکیان گەرەکە بێت بێژێ یەکێتی بوون یعنی چی؟ ئەوان گەرەکیانە بێژن یەکێتی ڕەسەن بوون یعنی چی؟ ئەو لە منزلە دڵ خۆی و قسە ئەکا. وەکو کاک حەسەنە بێ بازیانیەکە کە چوونە بەردەمی وتی ڕاپەڕین من کردم، وتیان بۆ کردە، وتی ڕێکخراوەی چوارچرام دروست کرد نامەم نووسا وتم کورد نەما کورد فەوتا. گشتی بوو بە جاش خەفیفە، گشتی خەریکە ئافرەت ئەوا بۆ ئیستیخبارات حەیای کورد نەما. کەوتمە خڕکردنەوەی خەڵکی. جاش و مستەشارم هاندا بەرەو حکوومەت وتیانە مە شێتە. وتم من شێت نییە، من پیاگم، من مردم، من کوردم. ئەوە پیاگ نەماگە لە ناو کورداوە ئەکەن بەم مردمە. ئەمە حسەین بازیانی وتی. جامعە پڕە لە حسەینە بازیانی بابزانی. گوایە ئەو مردمە تێخی کولە نازانێت چۆن لەگەڵ توا ڕوبەڕوو بوویێتەوە. ئایە پاڤڵە تاڵەبانی سوحا دوو فەرماندەی یەکێتی نەوی لە بنملت یەک نەفر لە بەغا جورئەت ناکا دەخاڵەتکە. قەشت و شەعبی غەڵەت ئەکا دەخاڵەتکە. غەیسە خەزعەلی غەڵەت ئەکا دەخاڵەتکە. بەغا هەر نوری مالکی تیانیە مختدا سەدری شیواتیە. عێراق هەر شیعەی تیانیە قەبایلە سونی شیواتیە. با بزانیت، با خاس بزانیت، با بزانیت دەوڵەتە ئێرانی نێرەکەرە مەیدان نییە لە تارانای خەسینین. ماڵام قسانە نییە. ئەوە بۆ تۆ وا بوویتۆ پشیلەی نەرمە تووک. ئێران نیشانەدەیژی ئرتباتم لەگەڵ یا هەز لە حیزە. ئێران بە دەسە ئێمەوە کەوت کەسە تەڕاتێن. حەجی پێ ناکرێت. ئەمانمە پێوتی وایتە شەوە سوورە پێکەنین تا خاس پێت بێژم چەنێ وەزع خراوە و من چەنێ تۆ دروست ئەخوێنمەوە. دوای اختتامیە کۆنگرە تازە شەڕمان دەست پێکات. ئاغایە باڤڵە تاڵەبانی، من ئەزانم تۆ خۆی تو مۆرەکەت و ئەزانم تێهەڵدانە بکەم پیاگ نییە خۆی بکاوە ساحێوت. حکوومەتە مەرکەزی عێراقت تا مۆعتەلەفینت دەورە بەرە. تا دەوڵەتە ئێرانی بابزانی دەوڵەتە ئێرانی وەکو سەگ لە ئێمە لە کرماشان و لە سنە و لە هەمەدانە ئەترسێت. مطمئن و قاچی تێناخە وەگنە فووی ئاگەر تا پاستۆر ئەیوات هە. قاچی تێناخە دەوڵەتە ئێرانی خەیلی زۆڵتر لەوەسە کە تۆ فکرەکەی. ئەو ئەزانێ بەدەسە ئێمە گرفتار بووگە. ئەو نایەتە مەیدانە ئێمە خیاڵە ڕاحەت بێت. پس ئایا پاڤڵە تاڵەبانی ترسەکان و دڵڕاوکەکانت دروستە؟ دروست تەشخیصە داگە فرەتەنیایی. دروست تەشخیصە داگە ئەو ماسا و کەر و چوزانم کوتشەواڵ لەبەر کەر و بەڵە گویە ناوە ئەو مەجلسە مشتی بێهوڤیەتە مشەخوەرە ترسە زاوەرە قنسیلی کۆنین و نەبۆ تۆ ئەو نەنیرو نەبۆ لاهور بوونە نیرو نەونە نیرو. بابزانی لاهوری شێخ جەنگی ئەزانێت ئەم وەزعیەتە ها، ئەزانێ ئەمانە گشتی درۆزنن. خاس ئەزانێت ئێوە چون بە فەساد لەو سەرە دانیشتگن بادمجان چینە دەورە قاپتان گەرەکە، ماساوکەرتان گەرەکە. ڕۆڵەی قارەمانتان نەدەرەکە. ڕۆڵەی قارەمان ئەو پێشمەرگانن وا ئێوە ئیمڕۆ ئیهمالتان کردگن. گەرەکتانە متەقاعدیان کەن لە خوانەکە دووریان کەنەوە تا ئێوە بتوانن دزیەکە و کارە مافیا و نۆکەریەکەتان بۆ نەبەرۆ. ئەو هێزە وا تۆ فکرەکەی بە کۆماندۆ ئەیتۆقێنیت. هەر ئەو هێزە بە 10 ساعت لە دەباشان کۆتەکاتەوە و کۆتەکاتەوە. خۆتیشەوە خازەزانی تۆ تەمامە تەلاشت کرد ئەم مردم قارەمان و کوردە قیادەی سیاسی نەوێت هەروە کە پارتی واکە. ولی متعسفانە شەرایەتێکتان دروست کرد یا خۆشبەختانە کە خەریکە قیادەی سیاسی پیا ئەکات.
پەیاکات ئەم شەڕە ئیتر شەڕە جددیەکە نایەڵن بوێسن و دیار و دانە بڕۆیتە سوراغیان بیانگریت نا کامیان فرە حیز و ترسیار بووگە کامیان فرە بووگە سۆ پشیلەی ماڵ ئمڕۆ ترسک گیانی و تڕۆبوونن لە ئاخرە عمری نایەڵێت و تڕۆیی بمرێت متمەئینوە نایەڵێت وەکو سەرکەوتە کوبەی لێبێت وەکو کورد و فەتاحی لێبێت نایەڵێ وەتفاقی بۆ بکەفێ نایەڵێت تڕۆیکەی لە سەمومەن بیخەی کە زۆڵ بوێت خاس بزانە کەسانێک کە بەجێ ئستعدادە خۆیان لەسەر ارتباطاتە سیاسی حساویان کرد وەختێک کەسێ گڵۆڵەی کەوتە لێژی لێ دوورەکەونەوە ئەگەر ئەدێ لە تۆ دوور نەکەوتبنەوە وتموحە پێگە و پوڵە جەدید و مەقامە جەدیدە ئەمانە نیوی تۆ نیەن وەلی بابزانی کۆنە شەڕکەرەکان و کۆنە فەرمەندە و ژنراڵە واقعیەکانە کورد لە سلێمانیە ئمڕۆ متەرەسسدە هاتنە قیادەیە گەورەی سیاسین تا لە پشتیا ژنراڵیە خۆیان نیشان بن گەورەی خۆیان نیشان بن کاک باوڵ شەوە پەردە توولانی نییە متاسفانە نەبۆ خۆت نە قوبادە برات فرەوە احتیات و حرەکەتەکە ئەو مشاورە خاسترێکی هەز ژنە جوولەکەیەکی هەز خاص خەریکە جەمیەکات و باکا قوبادیش بزانێت ناتوانێت تا آخر بیوات ئێوە ناتوانن لەم سەرزەمینە تەڕاتێن کەن تەوهینە بە مردمە بکەن ناتوانن بە نەمایش و بە خەڵک بە کۆی لەکردن و سەغیرکردن و بە قسەهای حەلەق و بەلەق خزمەتەکەین تۆ ئەگەر زرنگی خزمەت قوت بکەن ئەگەرکە خزمەتە مردم ئێمە بکەی مردم ئێمە تۆیان لەو جێگە دانیاگە ناتۆ ماڵەم قسانە نیە لەم شەقامانە بۆ خۆت هەڵدەخستەوە باوکیشت هەروە متوەجێ بووی نایشتوانی بە نەمایشە ژنە مامە ڕیشە و ئەمسالە مامە ڕیشە مەشروعیەت بۆ خۆت کەس بکەی لەو مردمە لەو سلێمانیە هەزاران هەزار گەنج متەرەسسد دەسەڵات دانیشکەوە تۆ تڕۆت کردگە بە بەردەمیاتیت و ئەڕۆی فکر نەکەی بە بەستنەوەی خۆت بە هێزە سەلەفی و سەدەفی بۆ خۆت پێگەیەکە دروست کردگە ئاو هێزە سەلەفی و سەدەفی واتۆ لەسەری حەساوەکەی بەرە 5 دقیقە شەقە ئێمە ناگرێت خایلێ فاسدترن لەوانەیە کە تۆ فکرەکەی لە تۆ فاسدترن ئەمسالە عەبدولەتیف هەواسە گوێت بوەخشی کە نەشئەگی یەکەم لەسرە پەڕاند وەکو ئاو لیمە و ماس بەڵام ئەمە سۆحاس دوای سەرخۆشیەکە the day after ئینگلیسیت خاسەیتر وانە وەکو خۆیان قساکەی the day after ڕۆژ دوای هەنگۆڤرە ئیسا هەنگۆڤریت بەڵام ئستفراقەکە و سەرە ئێشەکە و ڕشانەوەکە ماگە سۆحاکە کۆنگرە تەواو ئەوەی the day after ڕۆژ شەمبە تازە کائیبەکان و کابوسەکان تێتە سوراغت متمەئینوە تەواوە ئەو بادمجان دەورە قاپچینانەی وانە دەوروبەر تا دانەیان ئەکوژیت چون تۆ ئینسانە پانۆرایەکی و ئەزانیت کە هیچ کام لەوانە عەدەدێک نیەن و مۆهرەکەی یەکێتی فرە مۆهرە مهمێکە وەرە گیرفاندا بۆیە هیچ کامیان دەوڵەتیان مستەدام نییە ئەمە دەرسە تاریخە هەرچی من ماچوو ختمە کەلامن لای ئێوە خۆش